لەگەڵ هەموو ناکۆچیەکانی پێشتریاندا بەڵام شەڕی ئازادکردنی مووسڵ کورد و عەرەب بە شیعە و سوننەوە و کریستیان و لایەنەکانی تریشی یەک خز لەو ڕوانگەیەوەی داعش دوژمنی هاوبەشیانە. بەڵام ئێستا پرسیارەکە لەوەدایە بۆ قۆناغی پاش مووسڵ ئایا ئەم تەباییە وەک خۆی دەمێنێتەوە؟ Well, the problem with the post-Mosul era is that there wasn't sufficient planning for it. کێشەکە لە قۆناغی پاش ئازادکردنی مووسڵدا نەبوونی پلانێکی گونجاوە، هەر بۆیە لەو قۆناغەدا ڕوبەڕووی ژمارەیەک کێشەی نادیار دەبێتەوە. لەوانە نادیاری سیاسی، نادیارێکی زۆریش لە نێوان بەغدا و هەولێردا. ئێستا زیاتر پشت بە حەشدی شعبی دەبەستێت نەک لەشکری عێراقی. ئەوەشمان بیر نەچێت کۆمەلگای نێونەتەوەیش هیچ پلانێکی نییە بۆ ئاوەدانکردنەوەی مووسڵ. لەگەڵ شەڕە قورسەکاندا نەلایەنەکان و نەپێکاتەکان و تەنانەت هەردوو حکوومەتی نێوەندی و حکوومەتی هەرێمی کوردستانیش خاوەنی پلانێکی هاوبەش نین بۆ ڕەخساندنی زەمینەی ئاشتەوایی لە پاش مووسڵ. قەیرانی جۆراوجۆر هەن لە نێوان پێکاتەکاندا و لە ناو پێکاتەکانیشدا کێشەکە لەوەدایە بەغدا و هەولێر وهایەکیان دەوێت هەم بەهێز بێت و هەمیش لاواز بەهێز بۆ شکستپێهێنانی داعش و لاواز لە بەرامبەر یەکتری. ئەمە بێ لەوەی لە ناو کوردستانیشدا کێشە هەن ڕاستت دەوێت گەشتبین نیم. لەشکری عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان شانبەشانی یەکتر لە قۆناغی یەکەمی ڕزگارکردنی مووسڵدا دەجەنگان، بەڵام ئەمە بەمانای ڕەواندنەوەی کێشەکان نییە و لەوانەشە وەک چاودێر دەڵێن گرفتی تریش بۆ بەغدا دروست بێت. ئاشکرای ئازادکردنی مووسڵ نەدەبێتە مای کۆتاییهاتنی داعش و نەسەختیەکانی بەردەم عێراقیش ڕادەماڵێت. لە پاش مووسڵ هەردوو حکوومەتی نێوەندی و هەرێمیش گرفتیان زۆر دەبێت. بەڵێ پێشمەرگە و لەشکری عێراق پێکەوە شەڕی دژی داعشیان کردووە، بەڵام ئەمە بەز نییە بۆ چارەسەرکردنی کێشە زۆرەکانی نێوان هەولێر و بەغداد. لەوانەشە کێشە گەورەکە لە نێوان سونەکان و حکوومەتی بەغدا بێت. لەگەڵ ئەو هەموو کێشە هەڵپەسێرلاوانەی عێراقدا پێدەچێت هێزەکانی حەشدی شعبیش ئاڵۆزیەکی چاوەڕوانکراو بێت لە قۆناغی پاش ئازادکردنی مووسڵدا کە زۆرێک لە عێراقیەکان بە گومانەوە لەم هێزانەی شیعەکان دەڕوانن. حەشدی شعبی لە شەڕی داعشدا زۆر بەسوود بووە، بەڵام پێشرکایی تۆقێنەرانەی مافەکانی مرۆڤی کردووە کە بۆتە مای تووڕەیەکی زۆری عەرەبە سونەکان. ئەمەش دەبێتە مای توندوتیژی ئەگەر چارەسەری سیاسیانە نەکرێت. ئێستا ئەوە تا حەشدی شعبی بۆتە مەترسی لەسەر ڕۆژاوای کوردستان. دەشێت لە داهاتووشدا بێتە هەڕەشە و مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان. حکوومەتی عێراقی زۆر لاوازە لە بەرامبەر ئەم هێزە شیعەیەدا. پێم وایە حەشدی شعبی کێشەی ئێستا و ئایندەش دەبێت نەک هەر بۆ کورد بەڵکو بۆ عەبادی سەرۆکوەزیر و بۆ ناوماڵی شیعەش، بەتایبەتی کە عێراق بەرە هەڵبژاردن دەڕوات. هێزی پێشمەرگا بەبوونی حەشد ناڕاحەتە. عەبادی خۆی دەڵێت ئەم حەشدە لەوانەیە بێتەوە کاری پشێوی لە ئایندەدا. بەڵێ بڕوام وایە حەشدی شعبی دەبێتە یەکێک لە کێشەکانی نێوان بەغدا و هەولێر، بەڵام کێشە سەرەکیەکە نابێت. ئەگەرچی ڕەوشی ئاسایشی لە عێراقی بە شەڕوێرانبوودا ناجێگیرە، بەڵام وەک چاودێر دەڵێن هێشتا تروسکاییەک لەو سەری تونێلەکەوە دیارە. ئاسانە بڵێ ناسەقامگیری هەیە بەهۆی ئەو هەموو ئاڵۆزیانەی لە عێراقدا هەن، بەڵام بە بەراورد لەگەڵ سووریا و لیبیا و یەمەن عێراق لە ڕۆژێکی باشتردایە و جێگیرتریشە. ئێستا هەرێمی کوردستان و بەغدا و بەسڕا سەقامگیریان تێدایە و ئەمە شتێکی کەم نییە. چاودێر لەو بڕوایەدان پاش دەرپەڕاندنی داعش لە مووسڵ دانوستانێکی چڕوپڕ لە نێوان لایەنەکانی عێراقدا دەست پێ دەکا، بەڵام هێشتا هیچ ئاماژەیە لە ئاسۆدا دیار نییە تا بگوترێت عێراقیەکان خۆیان و بەبێ یارمەتی دەرەکی دەتوانن نەخشە بۆ ئایندەی وڵاتەکەیان دابڕێژن.